بڕیارە مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت لە ئێستاوە لایەنە سیاسەکان ئامادەکاری دەکەن بۆ ئەو هەڵبژاردنە، بەڵام جار بە جارێک دەنگۆی ئەوە بڵاو دەبێتەوە کە لەوانەیە هەڵبژاردن دوابخرێت و لە دەی ئەم ساڵ بەڕێوە نەچێت. بۆ قسەکردن لەبارەی هەڵبژاردنەکانی عێراق و ئەگەری دواخستنی میوانداری بەڕێز بێستن حەمە ساڵح بەرپرسی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانایە. بەخێوی کاک بێستن. زۆر سپاس بۆیە. کاک بێستن بەخێر بێت. سپاس مامەتە بوون. کاک بێستن بڕیارە لە دەی تشرینی یەکەمی ئەم ساڵ هەڵبژاردننی پێشوەختی عێراق بەڕێوە بچێت. پێت وایە ئەو کاتێک کە دیاری کراوە هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بەڕێوا چێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان سپاس بە جەنابتان. ئەوەی کە تا ئێستا هەیە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تاکی دەکاتەوە کە لە کاتی خۆی هەڵبژاردن بەڕێوە چێ. ڕاستە کە ئاماژەش بەوە کە کۆمەڵێکە گەر هەیە کە ئەمە گەرانە ڕەنگە کۆمسیۆن بڕیار بدرێت کە هەڵبژاردن دوا بخرێ، بەڵام تاوەکو ئەم ساتە کە من قسەکەم کۆمسیۆن بەردەوامە لە ئامادەکاریەکان و هیچ سستێکیشی تیا نابینم کە ئەمە ژوە ئەکا یعنی ئەتوانین بڵین هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە ئەچێ بەپێی ئامادەکاریەکانی کۆمسیۆن. زۆر باشە کاک بێستن، بابەتی هاتنە پێشوی ئەم دەنگویانە پەیوەندی بە چیەوە هەیە؟ جار بەجارێ بیستین ئەڵێن لەوانەیە عێراق نەتوانێت لە دەیدەیە ئەم هەڵبژاردنە ڕێک بخات، بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئەمە تەنها قسەیەکە فڕێ ئەدرێت یاخود بناغەیەکیشی هەیە؟ خۆی عێراق ئێمە گەر بگەڕێنەوە ینی سەیری نەخشەی سیاسی یان پێکاتی سیاسی لە عێراق بکەین نەزانین پێکاتەیەکی فرەیە. ئەم فرەیە ژەریەکە لە هێزە سیاسی سەرەکیەکانی عێراق پێی وایە ئەبێ بۆچوونی ئەو لە هەموو ئەو بڕیار و کارانی کە ئەنجامە درێ بۆچوونی ئەو لێ سەرچاو بگرێ یان لە بەرچاو بگیرێ. ئەمەش پێمانەڵێ کە هەندێک لەلایەنەکان پێیان وایە کە خۆیان ئامادە نەکردو بۆ باشتر یان هەندێکیش بە بیانوی بە هەدەردان یان بە جۆرێک لە جۆرەکان یەک هەڵبژاردن کاتی زۆرمان نەباوە بودجی کەمیشی تێبچێت بە هەردوو هەڵبژاردننی چە ئەنجومەنی نوێنەران چە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە هەردووچیان کاتی یاسایی خۆی لە مانگی نیسانی ساڵی 2022 با بەیەکەوە ئەنجام بدرێت. ئەم ئەگەر بین وەکو بناغە سێریکەین ئەمەیە بناغەکەی، بەڵام ئەوی تریان زیاتر دەنگۆیە. دەنگۆکانیش بۆ ئەوەیە کە هێزەکان هەندێکیان باش خۆیان ئامادە کردووە و ئەم کارتەی شڕێدنە ناو شەقام ناو کاری سیاسی بۆەوەی کە هەندێک لە هێزەکان مەشغوڵ بن کە باش خۆیان ئامادە نەکەن. بە بڕای ئێمە ڕەنگە ئەمەیان زیاتر بێ، وەک خۆم بڕوام وایە ئەمەیان زیاترە کە پێیان وایە مەشغوڵەتێک دروستکەن لە لای هێزە سیاسی ڕکابەرەکانیان بۆ ئەوەی کە باش خۆیان ئامادە نەکەن. باشە کاک بێستون، باس لە هەوڵەکانی شەکرێت لەگەڵەمەیە بەدەر لە دەنگۆکان باز لە هەوڵەکانی شەکرن هەوڵی شەیە بۆی کە ئەرقەڵە بۆ هەڵبژاردننی پێشوەخە دروست بکرێت. دیارچینەوەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو بوو کە کاندیدەکانی سەحا بکەن لە کاندیدبوونیان بۆ هەڵبژاردننی پێشوەخت. باس لەواکەن ئەوە ژێکێکە لە هەوڵەکان بۆی کە هەڵبژاردنەکان جام نەدرێ. ئەمانە تۆ ینی خوێندنەوە چێ بۆ ئەمانی بۆ ئەم بابەتە یاخود با بڵێن هۆکارە یاخود شتێک دروست کراوە بۆی بە تەواوەتی کارەکە جددی بکرێ بۆی هەڵبژاردنەکە ئەنجام نەدرێ؟ نه ئەمە ڕێککارە نەک هەوڵە، ئەمە ڕێککارێکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە ماوەیەکەدا بە کاندیدەکان ڕەنگە کاندیدێک کە خۆی ئێستا پاڵاوتە بێ نەخۆی نەپاڵێوێ و ناوی نەچێتە ناو ئەو وەرەقەیە کە وەرەقەی دەنگدانە. بۆیە هەر ئەم شەو کۆمسیۆن بڕیاریدا کە 5 تیرۆپشک بۆ کاندیدەکانەکە، بۆیە ئەو ماوەیەدا بە کاندیدەکان بۆ ئەوەی ئەگەر کاندیدێک خواستی نەمابێت لەسەرەوەی کە خۆی کاندید کاوە ڕێککارێکی کۆمسیۆن نەکوەکو هەوڵێک کە ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە دواخستنە بێ. بەڵام لەگەڵیشا هەوڵەیە پێم وتی هێزە سیاسی سەرەکیەکان بە تایبەت ئەوانەی کە ترسیان لە دەرەنجامی هەڵبژاردنەکانەیە بە جۆرێک لەسەریان بە سلبی بشکێتەوە هەموو هەوڵێکی خۆیانە خەنە کار بۆ ئەوەی کە ڕۆژێک زیاتر لە ناو پرۆسی سیاسیان بێستون کە ئەمە ڕێکارێکی کۆمسیۆنە بۆچی بۆ لایەنە سیاسەکان بە تایبەتی عراقیەکان و بۆ کۆمسیۆنیش بۆ بە پرسیار ئەم کاندیدانە بۆ سەحا بکەن. یعنی بۆ منێمە یەکەم جارمان نیە هەڵبژاردن بکەین و یەکەم جاریژنە کە خەڵک خۆی کاندید دەکات یاخود هەڵبژاردی کاندیدی لایەنەکان دێنە پێشەوە بۆی کاندید بن. ئێستا ئەنسحابەکە بۆچی بۆ بە نیشانەی پرسیارگەرێکی زۆر لە سەرکارەکانی کۆمسیۆن هەیە، چونکە کۆمسیۆن زۆر جا بڕیارێک دەرەکات دوای 3 ڕۆژی تر بڕیارێکی تر دژی بڕیارەکەی خۆی دەرەکات، نەک لەمە لە زۆر شتی ترا. بۆ نمونە کۆمسیۆن سەرەتا ئەیوت
وای بڕیاردا کە تەنیا ناوی ئەو کەسانی کە لە ناو پارتی سیاسی و هاوپەیمانیە بەشداریەکەن ناوی کەسەکان و ناوی هاوپەیمانێتیەکە و لۆگۆی هاوپەیمانێتیەکە ئەنووسێ. ئێستا بڕیارەتری دەرکردووە ڕەنگە ناوی هاوپەیمانێتی نەنووسێ بەس کەسەکان و لۆگۆی هاوپەیمانێتی. جارێکی تر قسەیەکی تر هەیە ناوی هاوپەیمانێتی نووسێت ناوی کاندید ڕسمی کاندید. یعنی تا ئێستا کۆمیسیۆن بڕیارەکانی تەواو نەچەسپاندووە بۆ ئەوەی کە بڵێ بڕیارمدا بەم جۆرە بەو جۆرە کارەکانم ئەنجامەدەم. شپرزایی یەک بەکاری کۆمیسیۆنەوە هەیە کە ئەمیش ڕەنگە یەکێک بێت هۆکارەکانی ئەوەی کە خەڵکانێک هەداوای ئەوە بکەن هەڵبژاردننی پێشوەختە دوا بخرێ بۆ ئەوەی کە کۆمیسیۆن ناتوانێت کارێک زەرمەندە لە ئەم هەڵبژاردننی پێشوەختەوە ئەم قسانە زوو فڕێ. بە دڵنیایی ڕارایی یعنی من قەناتم وایە خودی پرۆسی هەڵبژاردن زەرمەندە بۆچیش چونکە یعنی بە جۆرێک لە جۆرەکان گومان لە ناو هاوڵاتیە دروستەکەنەوە ساردبوونەوە بۆ هاوڵاتی دروستەکرێ بە بڕوای من کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە بری ئەوەی کە هەر ڕۆژە بڕیارێک بدا هەر ڕۆژێک کارتێک فرێدا هەر ڕۆژێک بە بڕیارێکی خۆیان بچێتەوە لە ئێستا یەک دنیا یعنی ڕێککار بگرێتە بەر بۆ ئەوەی کە هانی خەڵکی لەم پرۆسێگە لە دەیدا بەڕێوە بچێت بەڵێزەکان کێ قازانجەکات دی هەڵبژاردننی پێشوەختەمە بەست ئەخۆی لەم هەڵبژاردننی پێشوەختە یاساکەی وە بڕیارەکەی سەرچاوی گرتوێتەوە لە شەقامی ناڕازی عێراقی بە بڕوای شارەزایان ئەگەرە هەڵبژاردنە ئەنجام بدرێت شەقامی عێراقی قازانجەکە و هاوڵاتی قازانجەکە لەبەرچی لەبەرەوەی کە ئێستا ئێمە لە پرۆسی سیاسی عێراقا پێکێنانی حکوومەتی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان هێزەکان دەستیان خستێتە قڕقۆراگەی حکوومەت و پرۆسی سیاسی لە عێراق بە بڕوای شارەزایان ئەگەر هەڵبژاردن ئەنجام بدرێن ئەمە کۆتایی پێدێ کە لە کۆتاییە خەڵک و شەقام و پرۆسی سیاسیش لە عێراق قازانجەکە. باشە کاک بێستون سەبارەت با گرنگی هەڵبژاردنەکە خەڵک زۆر باسێوا کاڵێ هەڵبژاردن گرنگی نییە هیچ لە دۆخی عێراق ناگۆڕێت چارەسەری ئەو کێشانە ناکات کە لێسا لە عێراقا هەیە پێت وایە ینی نەتوانێت ئامانجەکەی خۆی بپێکێ خۆی هەموو نوێبوونەوەیەک بە پرۆسی سیاسی لە هەر وڵاتێک عێراقیش وەک نمونە ئەم نوێبوونەوەی کۆمەڵێک شتە گۆڕێ کۆمەڵێک باشەکە کۆمەڵێک شتیش لایەنە خراپەکەی گۆڕێ بۆ لایەنە باشەکەی بەڵام بە دڵنیایی ئەوەی کە دێتەوە دوای ئەم هەڵبژاردنە دێتە سەر کورسی دەسەڵات عسای سحری پێ نییە لە ناوکاو یەکسەر هەموو شتێکا بگۆڕێ ڕاستە ئەم قسە لەو ڕۆوە ڕاستە بەڵام لەو ڕۆیشەوە ئەتوانین بڵێن ڕاست نییە چونکە هەموو نێبوونەوەیەک بە پرۆسی سیاسی کۆمەڵێک شتە گۆڕێ بەپارە باشەکەیە ڕزگاربوون لەو گرفتانێکە لێسا لە عێراقیە سیر بکرێت بەڵێ ئەتوانین پێی بڵین دەرچەیەکە بۆ ڕزگاربوون لەو گرفتانی کە هەیە کە ئومێدێکشە بۆ دەرچەکە نەگەر دەرچەیەکی تەواوەتی وایە ئومێدێکە بەڵێ منیش گوتم عسای سحری پێ نیە ئەوەی کە دێ هەمووی بگۆڕێ یەکسەر بەڵام ئەتوانێت کۆمەڵە گۆڕانکاری هەر چاوەڕێەکەن بەجددی ئەم هەڵبژاردنە نەخشی سیاسی عێراق بگۆڕێت چونکە ئێمە لە 2023 بەم نەخشەیە ڕاهاتوین چاوەڕوانەکەن ئەم هەڵبژاردنە پێشوەختەیە خود جارێک کاتمان زۆر لایەنەکان دەنگۆکەن کە نەخشەی سیاسی عێراق گۆڕێ و حکومی زۆرینە هەندێک لەلایەنە بەهێز سەرچیەکانی عێراق پێیان وایە بێ حکومێکی زۆرینەی تاک عێراق بەڕێوە باکە ئەمە ڕوئایەکە ئایا ئەمە بۆیە چێتە سەریانە بەڵام ئێمە لە بیرمان نەچێ عێراق دابەشی سێ پێکاتی سەرەکیە هەر یعنی وەلانانی هەر پێکاتەیەکی سەرەکی لە عێراق کە کورد سوننەوە شیعەیە لە عێراق شیعە زۆرینە هەر وەلانانی هەر یەکێکیان واتە تێکدانی نەخشەی سیاسی لە عێراق واتە هێنانە ئارایی کۆمەڵێک پشێوی کۆمەڵێک ئالۆزی کە دوجار هەموو عێراق زەرە دەکە ئەگەر هەر کەسێک بڕوای وابێ عێراق بەم جۆرە بەڕێوە ئەبا پێم وایە بڕوایەکی شکست خواردووە لە سەرەتاوە پێشەوەی کەوت بێتە ناوی بەڵام بێگومان وەک باسم کرد هەموو هەڵبژاردنێک کۆمەڵێک دەرگا کاتەوە دەرگا لەسەر هەندێشت داخە و حکمیش ئەبێتە حکمی ڕقم حکومەکاتیە زۆرینەی بەدەستێ نابێ ئەوە ئەتوانێت قسەی لە هەموو شتەکانە هەبێ بەڵام بەڕەچاوکردنی ئەو پاشخانەی کە لە عێراقی لەسەر پێکاتوە سێ پێکاتەوە سێ شێوازی جیاواز بۆ حکومڕانی باشە ئەمە چی بۆ کورد دەگۆڕێت چ گرنگێکی بۆ کورد هەیە هەڵبژاردنە
ئەم هەڵبژارنە گرنگی بۆ کورد یەکەم گرنگی ئەوەیە کورسیەکانی لە پەرلەمانی عێراق لە دەست نەدا گەر زیادی نەکا بۆ کۆیسە بیهێڵێتەوە چونکە لە عێراق کورد هەر دقە هەر هەڵبژارنێک کە کورسی کەمی کردوێ دەنگ و سەدایشی کەمی کردو مافەکانی خەڵکی هەرێمی کوردستانیش کەمی کردو بینیمان بۆ نمونە لە یەکەم هەڵبژاردن ئێمە کورسەکانمان زۆر بوو دەنگ و سەدامان باش بوو مافەکانیشمان باش بەدەستێنا بەڵام لە ئێستا بەداخەوە نەمان کە کەممان کرد مافەکانیشمان لە دەستدا خاڵی یەک خاڵی دووەمیش لەم هەڵبژاردنەوە هەموو هەڵبژاردنێکیش پێویستە کورد لە بەغدا یەک دەنگ بێ ئەگەر یەک دەنگ نەبین وەکو ئەم جارەمان لێدێ فرەدەنجی یان جیاوازی نێوان کورد وای کرد کە ئێمە لە بەغدا نەتوانین بە دەنگی ئەو هاوپەیمانەتی کە بۆنە لە نێوان لایەنە سیاسەکان ئەنجامەدرێ پێش هەڵبژاردنەما توانی وەکو یەک دەنگێک لە بەغداد سیر بکرێت ئەو هاوپەیمانێتیانەی کە ئەبوو ئەنجام بدرێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەداخەوە ئەنجام نەدرا ئاسۆیەکی بەداخەوە توان بڵێم هیوایەکی کۆمەڵێک خەڵکی هیوایان لە دەستدا بەڵام ئێستش دەرفەت ماوە بۆ هێزە سیاسەکان بە تایبەت لەم ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هاوپەیمان بن هیچ نەبێ هاوپەیمان دەبن بتوانن یەکدەنگ بن بۆ ئەوەی کە کورد لە کەرکووک و ناوچەکانی تر دەنگەکانی یەکێتی و گۆڕان هاوپەیمانەتیەکیان کردووە هاوپەیمانەتی کوردستان کۆمەڵی دادگەری چۆن لێ ڕوانێت لەم هاوپەیمانەتیە ئێمە هاوپەیمانێتی هەموو هێزە سیاسیەکان لە چوارچێوەی بەرژەوەندی و چوارچێوەیەکە بۆ هێزەکان خۆیان بەلای ئێمەوە ئازادن و شتێکی باشی شێبیرین ئەگەر هێزە سیاسی نزیکەکان لە یەکەوە بتوان هاوپەیمانیان هەبێ ئێمە بۆ خۆمان هێزەکانی تر هێزەکانی یەکێتی و گۆڕانکەوە هەروەها پارتی دیموکراتیش ئەبواە هەر یەکێک لەم هێزانە بیرمان کردایەتەوە بەرژەوەندی گەلی کوردستانمان لە بەرچاو بگرتایە لە هەموو لە شارێک بۆ شارێکی تر لە ناوچەیەک بە ناوچەیەکی تر ئەم هاوپەیمانێتی و هەر هاوپەیمانێتێکی تریش یان هەر لێک گەیشتنێکی تریش ببێتە مای ئەوەی کە کورد تێیدا بەرژەوەندەکانی کوردی تیا بێتە دی وە کورد تێیدا سوودمەند بێ بەلایەمەوە شتێکی باشە و پێمان وایە ئەبوو کورد بە دڵنیایی کە ئێمە بانگەشەشمان بۆ ئەوە کرد لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم یەک لیست و یەک دەنگ و سەدا بووە بەڵام کە نەبووە گوتم ئەکرێت دەرفەت ماوە بۆ هەنگاوی تر کە بنکراوە کاک بێستون ناکۆچی سەرێکی یەکێتی و پارتی بوو کە نەکرا بە تایبەت ئەو هێزانە لە کەرکووک و لێمە بمانەوە نەمانەوە لە کەرکووک یەکێتی نیشتیوانی دەنگی زیاترە لە هێزەکانی تر لە پارتیش بۆ نمونە لە ناوچەکانی تری شنگال و مووسڵ و ئەمانە دەنگی زیاتر بەدەستێناوە نەگەیشتنە ئەنجامی ئەم دوو هێزە وای کرد هاوپەیمانێتێکە نەبێ بەداخەوە کە هەوڵی لایەنەکانی ترەوە بوو ببێ بەڵام نازانم هۆکارە سەرچەکانی چی بوو بەڵام ناکۆچەکانی وای کرد ئەم هاوپەیمانەتی ئەنجام نەدرێ با دوا پرسیارە لێ بکەین خزمەتتە سپاس دەکەین کۆمەڵی دادگەری پێشبینی چیەکا بۆ کورسەکانی خۆی ئێمە پێنج کاندیدی سەرەکیمان لە 5 بازنەی سەرەکی لە هەرێمی کورد لە 5 بازنەداناوە بە 5 کاندید بەشدارین ئەم کاندیدانە هەمومان چاومان لە دەرچێنی کاندیدەکانمانە بەڵام بێگومان هەر هێزێکی سیاسی کە ئەچێتە ناو پرۆسە هەڵبژاردن چاوی لە دەرچوونی زۆرترین کاندیدێتی ئێمەش وەک هێزێکی سیاسی چاومان لەوەیە هەر 5 کاندیدەکەمان دەرچێ بەڵام پێیشمان وایە بێت چاوەڕێکین بزای نایە دەنگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لەو ناوچانەی کە ئێمە لەو بازنانەی کە بەهێزین کاندیدماندانە بە کاندیدی بەهێز لە بازنەی بەهێز بەشداریمان کردووە بە ڕەچاوکردنی دەنگەکانی کۆمەڵ لە پێش هەڵبژارنەکانی پێشوو بەڵام ئەتوانین بگەڕێ بۆستین تاوەکو بزانین هەڵبژاردن بانگەشە چۆن دەست پێکا یاساکان و ڕێککارەکان چۆنن ئەو کاتە ئێمەش چاومان لەوەی هەمویان دەرچنەوە پێشپا وایە کورسەکانمان زیاد دەکەین لە دوو زیاد دەکەین لە پەرلەمانی بەغدا سواز بۆ کاک بێستون بەرپرسی هەڵبژاردن و ئامار لە کۆمەڵی دادگەری کوردستان سواز بۆ تۆم بەیانیە لەگەڵمان ناوی ماندوومان کردی دەست خۆش